دەتوان شوتێکی باش جیا بکەین و لە شوتێکی دی شوتی خۆی بینە سەر باسی شوتی بینە بەر باسی میوە بەعام میوە هەموو کاتێ بەپێ فەسڵەکان جوانی و ناشینی جاگرێتەوە ئەکەوێتەوە سەر کڕیار یان کەوێتەوە سەر فرۆشیار بۆ جوانی ناشینەکەی فرۆشیار هەیە بەس بەتەمای ئیسفادە بکات لەو ڕستەکە یەنێت نەک کوالێتیی باش یان میوەیەکی جوان میوەیەکی باش با بە مشتری ئەو کەسێک کە فرۆشیاریشە هەموو کاتێ خۆی ئەتوانێت جوانی و ناشینی میوەکە بەپێی خۆی بێنە لە ئالووە بەپێی سارەکەی ئێستا تۆ پێمان بڵێ چۆن من کە دێم شوتێکە کڕم لێرە شوتێکی باش لەگەڵ شوتێکی دیکە جیا بکەم ئێستا وەکو مشتری کە بێت یەکسەر ناتوانانی جیاکەیتەوە ئەوە کەوێتەوە سەر فرۆشیار کە باشەکەی بۆ جیا بکاتەوە ویژدانێکی باشتر بەلای خۆیەوە ئەتوانێت شتێکی باشتر بێنێ و شتێکی باشتر پێشکەشی مشتری بکە بێنە سەر باشی و خراپەکەی شوتی خۆی بەپێی ساڵەکان ئەگۆڕێ ئەم ساڵەکە شوتی زۆر خراپی زۆر هەیە بەپێی ئەوەی بێبارانی بووە وشکە ساڵیەکی تقریبا پێوە دیارە جەو گەرمە شوتی خۆی ئەبێتە خراپ لە جەوێکی شەوان فێنکە بە ڕۆژی دەبێتە جەوێکی گەرم و هاڵاو ئەو شوتێ بێتە ڕقە شوتی ڕقە ناخورێت ناوەکەی دەمارێکی زەرد و سووریەکی تا دروستە بێ و تامی شوتەکە نایەڵێت ئێستا تۆ گریمان شوتی فرۆشنی دێی لە بازار شوتیەکری ئەم زەردانە هەیە ئەو سەوزانەش هەیە کام جۆریانەکە خۆی شوتی بەپێ ئینەکە کرێ بە دوونەوە ئەوە شوتێ بەڵەکەمانەیە لەگەڵ ئەو شوتێ سپێڕن سادەکە باشە ئەم شوتێ ڕەمبەڵەکە ئەمەی زیاتری منتیقەی شارەزور ئەمەیتیایە کە ئێستا زیاتر هەموو تۆگەیان گۆڕێەوە بەم شوتێ بەڵەکە ئەم بەڵەکە زۆر باشترە لە شوتێ سپێکە سپێکەش خراپی تیانە باشی تایە بەڵام بەپێی فەسڵەکەی گۆڕێ لە ئێستاە شوتێ بەڵەکە زۆر باشترە ئەم جۆرە بەڵەکە زۆر باشترە بەپی کوالەتی بەپی تام شوتی شارەزور ڕەنێکی کاڵی هەیە زۆر سوورێکی تۆخ نییە بەڵام تام و لەزەتێکی خۆشتری هەیە لە شوتێ سپێکە شوتێ سپێکە ڕەنێکی سووری تۆخی هەیە و تامێکی کەمتری هەیە ئەوش بەپێی چییە بەپێەوەی ئەو فەلاحەت چۆن پەروەردەیەکە فەلاحی وا هەیە زیاتر احتیمام بۆیان ناوەکەی زیاتر سوور بێ و شوتەکەی گەورە بێت و کوالەتێکی گەورە بە و وەزن زیاد بکە لە بازارە پارە باشتر بکە پتێوە نەتەوێت لە ناو کووردا لە ناو سلێمانی لە هەولێر لەو شوێنانە شوتی گەورە زیاتر سەرفەکە بەڵام شوتی خۆی وەزنێکی وەسەتی هەبێ باشە لە زۆر گەورە بێ نەزۆر بچووک چەند کیلۆوێ بۆ نمونە لە 7 کیلۆ بۆ 10 کیلۆ بۆ 11 کیلۆ 12 کیلۆ شوتێکی زۆر باش و تام و لەزەتی خۆشی هەیە بەڵام شوتی کە چوە 15 کیلۆ 16 کیلۆ ئەگەر ئەو ڕۆژە بگاتە دەستی کڕیار بگاتە دەستی مشتری یەکسەر بەکاری بێنێ بۆ خواردن زۆر شوتێکی باش و تام و لەزەتی هەیە ئێستا زۆر کەس دەبین کە دێ بۆ شوتی یەکسەر ئاوە لێی دەدا وایە باشە ئەو دەنگە چۆن جیا بکەینەوە ئەو دەنگە خۆی کورفێر بوو هەدا پیای نەکێشەیە هەندڵی مردانە من خۆم پیای کێش من نازانم مەسەلە چی ڕاستە پیا کێشانەکە شەرت ئەوەی لێ حاڵی بی ئەو پێکێشانە فەسڵ بۆ فەسڵ ئەیگۆڕێ لە جەوی ساردا شوتی ئەگەر زۆر زرنگەی بێت لە جەوی ساردا ئەو شوتیە مەیلە و کاڵ دەرەچێت ئەگەر جەوەکە زۆر سار بێ فێنک بێت زۆر زرنگ بێت لە جەوی احتیادیە لە مانی 6 بۆ 8 ئەبێ شوتەکە تۆزێ زرنگەی بێت چونکە جەو زۆر گەرمە ئەگەر ئەو شوتیە ببێ بە تەپە ئێمە وای پێڵێن وەکو فرۆشیار ببێ بە تەپە تەکەی ڕەختر بێ تەپەکەی نەرم بێت تەپەکەی نەرم بێت زۆر تەپەیەت ئەو تەپەیە زیاتر ناوی گەیوە زۆر پێگەیوە شوتەکە تقریبا تامی مڵیەک ئەیە بەڵام ئەگەر زرنگەی بێت تامێکی ڕق و ساف و خۆشتری